کە دوای دەخات بەهۆی شەرمەوە بێ یاخود بەهۆی ترسەوە بێ لەوەی کە بڵێ با کۆمەڵگە نەزانێ دوای لێکات پێویست بە نەشتەرگەری بکات و ئیشەکانی قورستر دەکات. هەنێ نیشانەکانی قڵیشی کۆم بوونی ئازارێکی توندە، بوونی خوێنێکی گەشە لە کاتی پیساییکردنە، هەندێک نەخۆش دەڵێ پێش پیسایی یاخود دەڵێ پاش پیساییکردن بە شێوەی دڵۆپەیەتە خوارەوە، هەروەها توندبوونی دەرچەی کۆمە کە دەڵێ زۆر بە ناڕەحەت پیسایی دەکەم و ناچار دەبم زەخت کەم و کۆمم خاو نابێتەوە لە کاتی پیساییکردنە و دەرکەوتنی گۆشتێکی زیادە کە ئەمە نیشانەیەکە بەوەی کە دەمێکە قلیشەکەی هەیە و کەمێک دوای خستو و چارەسەرکردنەکەی قورستر دەبێ و لەوەی کە لە بیدایەتە بەهاتایە، چونکە لەو کاتە دەمانتوانین بە چارەسەرکردن واتە لە ڕێگەی عیلاجەوە چارەسەر بۆە قلیشەکەی نەمایە، بەڵام کە دوای دەخات بەهۆی شەرمەوە بێ یاخود بەهۆی ترسەوە بێ لەوەی کە بڵێ با کۆمەڵگە نەزانێ یاخود لەوەی کە بۆ نمونە تا ئێستا جەراحێکی ئافرەتمان نەبووە یاخود کەم بوون با بڵێن ئەو پێی نەزانی و پێی نەگەیشتووە شەرمی کردو و سەردانی نەکردووە کە من وای لێکات پێویست بە نەشتەرگەری بکات و ئیشەکانی قورستر دەکات و هەروەها هەنێ لە ئافرەتەکان دەبنە کێشی خوڕانی کۆمیان ئەبێت کە ئەمەش تایبەت نییە بە قڵیشی کۆمەوە بەڵکو لە زۆربەی زۆری نەخۆشەکانی چواردەوری کۆمدا دروست دەبن. بۆی هیوادارم کە نەخۆشەکان و بە تایبەت خانمان باس دەکەین ئێمە هەچ کێشێکی کۆمیان هەبوو هەچ کامێ لەم نیشانانیان هەبوو لە خۆیانەوە عیلاج لە چواردەور وەرنەگرن لە سەیدەلیەکان و لای مەعاونتۆبیەکان و لە لاکۆڵانەکان چونکە ئەمە چارەسەرەکەی دوا دەخات تەنها دەبێ بەهۆی کبکردنەوەی نەخۆشیەکەی کە ئەمەش زەرەرێکە لە خۆیدا نەک لە کەسی تر. بەڵام دوجار چارەسەرەکان هەر لای پزیشکەکانن پێویستە سەردانی پزیشککەن و دوای نەخەن سەردانکردنەکان و شەرم نەکەن. سمارت وەرچەرخانە